بەناوی خی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی مایکی پەیام. مایکی پەیامی ئەم جارەم لەسەر گەنجانە کە لە ماوەی ڕابردوودا لیشی 285 کۆمەڵی دادگەری بانگەشەی خۆی بە مەبەستی سەرخستنی کاندیدەکانی دەست پێ کردووە کە بڕیارە لە 11 مانگی ئایندا هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت کە کاندیدەکان ئامانجیانە بگەنە ئەنجومەنی نوێنەران و تا لەو ڕێگەیەوە خزمەت بە دین و ژینی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. لەو چوارچێوەیە دەمەوێت بچمە لای گەنجان لای خانمان کە تا چەند پیان وایە کۆمەڵی دادگەری پشتی بە گەنجان بەستووە خزمەتی گەنجانی کردووە و لە هەمان کاتیشدا لە ڕێگەی پەروەردە و ناوەندە ئاین و ئیسلامیەکانەوە توانیوێتی ئاوڕێکی جدی لە گەنجان بداتەوە و تا چەند لە ڕێگەی ئەو ئۆرگانانی کە هەیەی وەکو دەستگای بەخشین وەکو نەخۆشخانەکانی بەخشین کۆمەڵگەکانی بەخشین ناوەندە ئاینەکانی دیکە تا چەند توانیوێتی ئەمە بکاتە دەرفەتێک بۆ ئەوەی هەلی کار بۆ ژمارەیەک لە گەنج دابین بکات لەگەڵ کۆمەڵی دادگەری کوردستانێ خاوەن خەرمانی سەروەری داستانێ شنەی شەماڵی گەرمیان و جێستانێ ڕەنجی خاکێ وەکو گەنجێکتا چەند بە هیواوە لە لیستی 265 کۆمەڵی دادگەری ڕوانی چی هەیە بۆ ئەو لیست و ئەو حیزب بنای خۆی گەورە میهرەبان تەمان 285 لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لیستێکە کە لە خزمەتی چین و توێژەکانی کۆمەڵگادایە. ئێمە بە هیواوە دەنگی پێدەینەوە دەنگیشی بۆ کۆکەینەوە چکە شایەتی ئەوەیە کە ئێمە ئیشی بۆ بکەین. کۆمەڵی دادگەری کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە لە ڕابردوویەکی پاکی هەیە دڵنیامە بە دروشمەکەی خۆیان کە لەگەڵتان ڕازگۆین بەردەوام ڕازگۆ بووە لەگەڵ دەنگدەرانی و دڵنیابن لە نوێنەرایەتی عێراق دەکەیمە تاکە پەرلەمانتارمان هەبووە لە عێراقدا باشترین ئیشی کردووە و باشترین کاری کردووە بۆ کۆمەڵگای کوردی و بۆ تەواوی عێراقیش. بۆیە من ئاواتەوە ئینشاءالله کۆمەڵی دادگەری دەنگێکی زۆر باش دێنێ و ئینشاءالله ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی دادگەری هەوڵ دەین بە سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان. تا لیستی 285 کۆمەڵی دادگەری لیست و حیزبی گەنجانە طبعا ئێستا یەکێکە لەو حیزبانەی کە لە خەمی گەنجاندایە بە مادی و معنەویەوە چی بۆ کرابێت هاوکاری گەنجانی کرد بێ. ئیتر ئێستا زۆربەی ئۆرگانەکانمان سواز بەخوا گەنجان و لەم ئاهەنگەشدا گەنجانێکی زۆری لێ و گوڕوتێنەوە ئیش بۆ سەرخستنی لیستەکەکەن چونکە شایستەی ئەوەیە کە سەر بخرێ. دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشین و کۆمەڵگەکانیش هەمووی گەنجی تێدایە مەش دەرفەتێکی کار نییە بۆ گەنجان. بەڵێ ئەوە شایەتی ئەوەیە کە ئێمە تازە کۆمەلگایەکی پزیشکی بەخشینیان کراوەتەوە لە ڕاپەڕین گەنجێکیان دانەوە بە بەڕێوەبەری کۆمەلگاکە. ئەمە قوویەکە زۆربەی ڕێکخراوەکان و هەر زۆربەی موسەسەکانمان گەنج بەڕێوە بن وە گەنجی تایە. سپاس بخوا ئێستا کۆمەڵی دادگەری یەکێکە لەو حیزبانەی کە ئەتوانرێت پشتی پێ ببەسترێ بۆ ئەوەی گەنجان بێکار نەمێنن و گەنجان کۆمەڵ سەرخەنە سەر لیستێکی سەرخەن وارەوە ئەو کاندیدانی کە لە سنووری سلێمانی هەولێر دەهۆکەیانە سەریان خەن دڵنیا بن کۆمەڵی دادگەری پارێزەری ئەخلاق و ڕەوشتی کۆمەلگا و وارەوە ئێوانە بێت. بسم الله وبه نستعين. والله کۆمەڵی دادگەری لەبەرەوەی بە کورتی ناوی خۆی بەخۆیەوەیە دادگەرە لە بڕیارەکانی لە ئیشوکارەکانی بۆیە گرنگە ئەوەی خەمخۆری دادگەریە ئەوەی لەگەڵ دادگەریە ئەوەی لەگەڵ ناوی پیرۆزی ئەلعەدلە گرنگە هاوکار و یارمەتیدەری لیستی 285 بێت. ئێوە تەمەنی گەنجیتان بەڕێکردەوە ئێستا شەر گەنجن ئینشەڵڵا پێتان وایە کۆمەڵی دادگەری متمانی بە گەنجێ و ئیشی بۆ گەنجش کردووە؟ والله ئەوەندەی من ژیابێتم کە ئەلحەمدولیلا بەردەوام ئێمە لەم ڕابوونەیە بووین ینی کۆمەڵی دادگەری بەردەوام هەستی کردووە بەردی بناغەی هەموو گەلێک نەک تەنها کۆمەڵی دادگەری بەردی بناغەی هەموو گەلێک لاوەکان بە هەردوو چینەوە بۆیە بەردەوام هەستی کردووە و هەوڵی داوە بۆ ئەوەی لاوان بکاتە سمبولی جوانی لە کارەکە. لەبەر ئەوەی کا کۆمەڵی دادگەری لەسەر دینی ئیسلام لەسەر ڕۆتی ئیسلامە فێرمانەکە فەرمایشتەکانی پێغەمبەرمان فێرەکە فێری ئاداب و ئەخلاقەکانمانەکە فێرمانەکە کە لەسەر دینی ئیسلام بەردەوامی لەسەر کاری چاکە بەردەوام بین بە شێوەیە گەنجەکانمان پێگەێنێ کە لەسەر ڕۆتی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. زۆر سپاسی کۆمەڵەکەم کە خۆم لە حیفزم فێری قورئان خوێندنی هەموو خەڵکێک ئەکەن و زۆر سپاس جێشەکەم ئینشاءالله بۆ ئەم ماوەیان یەکەمە بێت لەگەڵ ئێمەیان ڕاستگۆن بەڕاستی. و خانمێک وەکو گەنجێک بۆچی
متمانەی خۆ بە کۆمەڵی دادگەریە بەخشی پێت وایە کۆمەڵی دادگەری خزمەتی گەنجان و پەروەردەی گەنجانی کردووە؟ بەڵێ لەبەرەوەی باشترینن لەبەر ئەوەی ئەوان ئەتوانن بگەن خەڵکەکە بە باشترین شێوە پەروەردە بکەن و هەروەها زیاتر لە دین و ئیسلام و نزیکمانەکەنەوە بە باشترین شێوە ئیتر بۆی ئەوان هەڵەبژێن. سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میرەبان زۆر سوپاس بۆ بەخێراتنی واگەم و بەخێراتی کەناڵەکەتانەکەم و هەروەها بەڕاستی ئێمەی مسلمان هەروەک ئەگەر دەنگ بدەین و بمانەوێت لەگەڵ حیزبابین بەڕاستی دوای حیزبی خۆی گەورە بکەوین باشترە. بۆیە حەزبە ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەری چاکە حیزبە بڵێن کە پشتی گەنجی گرت بێت و گەنجی ئیهمال نەکرد بێت و بە هەزارەها گەنجمان هەیە ئەلحەمدولیلا پێشکەوتووە. ئەوانەشی کە لە شوێنی ترەوەن باوەڕکە هێنە باوەشی ئەم حیزبەوانێ بەوەی کە گەنجەکانیان لای ئەم پەروەردە بێت. زۆر سپاسی کۆمەڵ دەکەین کە ئێمە گەیاندۆ بۆ ئێرانە زۆر دڵشمان پێ خۆشەکەەوە هاتین و بۆ ئێرانە ئینشەڵا کۆمەڵی دادگەری یەکەمین دەبێت. چ ئومێدێکی بە کۆمەڵی دادگەریەتەوە کۆمەڵی دادگەری چی بۆ گەنجان بکات و لە ماوەی ڕابردوودا پێت وایە لە خەمی پەروەردەی گەنجانە بووە؟ بەڵێ زۆر لە خەمی گەنجانە بووە چەند سیمینارێک چەند قسەیەک کە مامۆستاکانمان زۆر سپاسی مامۆستا ئازان دەکەین بە تایبەتی لە ناحەی تەکەوە هێناومانیتی بۆ ئێرانە. گەنجێک چی تێ بۆ کۆمەڵی دادگەری؟ سەرەتا بەخێمە سەر و چاوان وەڵی هەوڵێکی سەرکەوتیان زۆریاوە خۆیان سەرکەوتیان پێ بەخشە ئیشەڵا لەم کارە دینیە ئیسلامی ڕێگەکەی پێغەمبەریان کردووە سەڵا عەلەیهی وسەلەم هەوڵی ئەویان داوە بە تەواوەتی سەرکەوتنەکەی ڕێبازی پێغەمبەر نازا سەڵا عەلەیهی وسەلەم بەتی بەقبێن و وەکوش دەڵێ ڕێگەکەی ئەویان گرتووە خۆیان سەرکەوتنیان پێ بەخشە ئیشەڵا. پێت وایە کۆمەڵی دادگەری خزمەتی ئافرەتان و خوشکانی کردووە هەم لە ڕووی پەروەردەکە هەم لە ڕووی ئەو سیمینار و دەرز و وتارانی کە هەم لە هەردوو کەناڵەکەیوە پێشکەش دەکەی هەم لە ڕووی ئەو خول و دەوراتەی کە لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە پێشکەشەکرێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەروەڵا ئەوان ڕێگەکەی پێغەمبەریان کردووە سەڵا عەلەیهی وسەلەم کە ئەو کاتە وەڵەوە هیچ کەسێ وەفای بۆ ئافرەت نەبووە بەڵام بەس ئەمان شەڕکەی ئەوانیان بگرتەوە کەڵا پێغەمبەری نازا سەڵا عەلەیهی وسەلەم چ نەژدی دێ وەڵای ئەڵە دژی ئافرەتان جوڵاونەتەوە بەڵام بەس ئەو خۆیان وای کە بە پێغەمبەری نازا سەڵا عەلەیهی وسەلەم هەرگیز دژی ئافرەت نەوەستنەوە ئەماش ڕێگەکەی ئەوانی کردووە دژی ئافرەت نەوەستنەوە وەڵا هەڵوێست و کردارەکەی پێغەمبەریان سەڵا عەلەیهی وسەلەم جێبەجێیەکان. بۆ کۆمەڵی دادگەری پێت وایە کۆمەڵی دادگەری خزمەتی لاوان و خانمانیشی کردووە؟ سەرتا سڵاوتان لێبێ بەخێراتنتان دەکەین و من وەکو خانمێک زۆر سپاسی کۆمەڵی دادگەری یەکەم چونکە کۆمەڵی دادگەری بەڕاستی کارێکی زۆر باش ئاکا هەروەکو یعنی خزمەتکردنی لاوان و خزمەتکردنی مناڵان و فێرکردنیان و هەم لە هەموو شارچەکان و هەموو شوێنەکان ینی لە خزمەتی مناڵاندایە و چەندین دام و دەستگای ینی بۆ خزمەتکردنیان لەسەر من لە تەکیەوە هاتوومە کە چەندین ینی دام و دەستگای وایتیایە کە خزمەت ینی بۆ حیفزی قورئان بۆ خزمەتیانی بۆ شیکردنی فەرمودەکانی پێغەمبەر بۆ هەموو دەرس و دەورێک و بۆ فێرکردیانی بۆ خزمەتکردنی پۆلی 12 هەم خول و هەموو شتێکیان هەیە و ئەم زۆر سپاسیان دەکەم چکە بەڕاستی خزمەتێکی باشیان بە گەلی کورد کردووە شایانی هەموو شتێکن. زۆر سپاس خانم پێمان بڵێ بۆچی متمانەی خۆت بڕیارداوە بە کۆمەڵی دادگەری بەخشی پێت وایە کۆمەڵی دادگەری خزمەتی لاوان و خانمانیشی کردووە؟ بەڵێ ئەکید الحەمدولیلا من وەکو قوتابیەکی بنکەکانی کۆمەڵی دادگەری لە شارۆچکەی تێکیەوە هاتوومە یەکێک لە ئەکتیڤترین لقەکانی کۆمەڵی دادگەری لە تێکی الحەمدولیلا چەندین ئۆفەری بە گەنجان پێشکەش کردووە دەرس و دەورات الحەمدولیلا من وەکو خۆم زۆر سوودم لێ بینیوە چەندین ساڵە بەشداریم لێی کردووە الحەمدولیلا سوودێکی یەکجار زۆرم لێ بینیوە. کۆمەڵ زۆر خزمەتی کردووە یەکیان مناڵی دایکی مناڵی بێ باوکەم لە تەمەنی یەک ساڵی ئەوانێ هاوکاریان کردوین و خزمەتیان کردوم ئیستا کچەکەم وانی وی قورئانی پیرۆزی لەبەرە هەر ئەوان هانیان بوون بە هاندەر و پاڵدەرمان کە ئێمە کەوتوینەتە ئەم کاتەی کە ئێمە لە هەم لە قورئانە هەم لە بژەوی ژیانە لە هەموو شتێکا کە ئێمە سوپاس بۆ ئەو خۆیە بۆیان دابین کردوین بە هاوکاری خێرخواز خۆی گەورە پاشان و خێرخوازان ئەنجا ئەمان بوون بە هۆکارێک بۆ ئێمە بوون بە باوک و دایک و پشت و پەنای ئێمە زۆر سوپاسیانەکەین و مەمنونیانین تەمەنا ئەەکەم سەرکەوتوو بن ئەوەی بۆ ئێمەیان کردو بۆ چینی فەقیر و هەژار و بێباوکیان کردووە خۆی گەورە پاداشتیان باتەوان و بە بەهەشتی بەرین خۆی گەورە پاشداشتیان باتەوە بە سەرکەوتنێکی سەرتاسەری ئینشاء الله.
زۆر زۆر وەرە و جۆش و خرۆشن بەهێزی بیر و باز و هەست و هۆشن بەباوەڕ و وەرە و جۆش و خرۆشن بەڕاستی یەکێکە لەو کەسانەی کۆمەڵی دادگەری یەکێکە لەو حیزبانەی کە زۆر زۆر خزمەتی کردووە لە چینی گەنجان و بەتەمەنان و نێوجەوانان. من دەستخۆشیتان لە یەکەم هیوای سەرکەوتنتان بەوە خوازم، داواکەم لە پەروەرگار پلەی بەرز و دەرەجەی باش بێنین ئینشاءڵڵا، هەم لە دنیا هەم لە قیامە داواکەم سەرکەوتوو بن ئەوەی ئەوان کردویانە خۆزگە یعنی هەموو حیزبەکانی تریش بیان توانایە ئەم کارە بکەن. دەستخۆشیم هەیە بۆتان. باشە تا چەند پێت وایە کۆمەڵی دادگەری خزمەتی گەنجان و لاو ئافرەتانی بەتایبەت کردووە؟ زۆر زۆر کردوێتی. بەڕاستی من یەکێکم خۆم لە تەلەبەی قورئان خوێنان مناڵەکانم خوشکان و دایکان ئەو ئیسفادەی لە ناوەندەکان و لە ڕێکخراوەکان ئەکرێ بەڕاستی چەند ساڵە یعنی وەکو ئەوە ئێمە نابینا بووبین، بەڵام ئێستا ئێمە لە باتی دوو چاو دوو چای کەشمان بۆ دروست بووە. سپاس بۆ پەروەرگار، نمونەتان زۆر بێت، جێگەی فەخر و شانازین، خی گەورە بتان پارێزی و سەربەرستانکە. سڵاوتان لێبێت. بەجددی من خۆم لە بەو پەڕی قەناعەت و باوەڕمەوە پێم وایە کۆمەڵ هیوایە ئومێدە نەک ینی بۆ هەموو چین و توێژێک، بۆ گەنج، بۆ ئافرەت، بۆ پیاو، بۆ پیرە پیاو، ینی بۆ هەموو چینێک هیوایە. بەو هیوام ئەم هیوا بگەشێتەوە لە کوردستانە، حکمی ئەم هیوا ببینن. ماوەی ڕابردوودا تا چەند سوود بینیوە لە ناوەندەکانی کۆمەڵی دادگەری هەم لە قوتابیان بێ، هەم لە پەروەردەیەکان بێ، هەم لە بانگەواز بێ، هەم لە کەناڵەکانی بێ کە هەردوو کەناڵەکەی بۆ خزمەتی پەروەردەی کۆمەڵگەوتنە هۆشیارکردنەوەی فکری سیاسیشیان تا چەند جەناب سوود لەم بابەتانە وەرگرت؟ ڕاستی فەرەقێکی زۆر زۆر هەبوو. کۆمەڵێک لایەن ئەم فەرەقیان پڕ کردووە بەتایبەتی لایەنە ئیسلامیەکان و لە ناویشانە کۆمەڵ بەتایبەتی زۆر گرنگی داوە بە هەموو ئەولانەی کە باسمان کرد، ئیتر بە ڕێکخراوەکانی بێ، بە ئۆرگانەکانی بێ، بە مەڵبەندەکان بێ، بەلقەکان بێ، بە هەموو شێوەیەک هەوڵی داوە و هەموو دەرگایەکی بۆ ئەو کردەوە کە خزمەت بکە لە بواری ئەخلاق، لە بواری پەروەردە، لە بواری خێزان، لە بواری هەموو بنەماکانی کۆمەڵگە. هەمووی ینی زۆر جێدەستی دیارە بە دەستگاکانی بە ینی کاک وشار ئەم ینی بۆ هەر مەڵبەندێک، هەر ناوەندێک، هەر دەستگایەک لە هەموو کوردستان هەیەوێتی، لە هەموو شوێنێک لقی هەیە، بازنەی هەیە، ینی زۆر بە فراوانی ئیشی لەسەر کردووە. لە هەر کوێک ینی هەندێک کات لە لادەکانیش توانی وێتی ئیش بکات، شوێنیش نەبوو بێ ینی نەبووتە بەردەست لە ماڵێکە ئەم شتە ڕێکخراوە. هەر کەسێک پەروەردەی دەستی کۆمەڵ بوو بێت، پەروەردەی دەستی ئەم کۆمەڵە بۆ خوا سڵحاوە بوو بێ، ئەکید جیاواز بووە، ئەکید لە خەڵکی تر جیاواز بووە. بەناوی خۆی بەخشندەوە میرەمە تاوان خۆم بە خۆشحاڵە زانم کە خۆی گەورە فەزلی بەسەرە بەخشیوین لەناو ئەم جەمعایە کۆگرتنەوە کە ئەم جەمعایە ئێمە هەر لە مناڵی وا پەروەردەمانەکەن سەرەتا لەسەر ئەخلاقی جوان و خزمەتکردنی کۆمەڵگە پەروەردەمانەکەن پەروەردەیەکی ئیسلامیانە. ئێمە کۆمەڵ فێری کردوین کە خزمەتکاری میلەتەکەمان من پێش هەموو شتێک. ئێمە کۆمەڵ فێری کردوین کە کێشەی کورد کێشێکی ئیسلامیانێ، ئەگەر هەموو لایەنەکان لە ڕویان هەڵڵێ بانگەشەکان من وەکو کۆمەڵێک بۆ پەڕێشانەزی و بانگەشەکەم بۆ لەبەرەوەی حیزبەکەی من ئەوە حیزبەکانی تر کاتێکە خەڵکی کوردستان بەجێهێشت و حیزبەکەی من داواکی لە خەڵکی کوردستان کردووە. پەرلەمانتارەکانی من ئامادە بوون، من حیزبەکەی من لە حکوومەتدا بوو ئامادە بوو لەبەر خاتری ئەم میلەتە لە حکوومەت بکشێتەوە. ئێمە ئەو کۆمەڵ دادگەری بە ئەو پەڕیورە وزەوە کارەکەین بۆ سەرخستنی کاندیدەکانمان لە خزمەتیانە ئەبین هەتاکو ئەو کاتی ئەری ئێکێک بە پێ بستێن لە خزمەتیانە لە پێناوی دادگەری تێدەکۆشن، لە پێناوی دادگەری تێدەکۆشن. طبعا معلومی جەنابتانە گەنج لە هەر شوێنێکا بێ، لە هەر کۆمەڵگەیەکا بێ داینەمۆی گۆڕانکاریە و بناغەیەکە بۆ ئەمڕۆ کە کرێ لەبەر سێبەرەکە لە داهاتوە سوودیشی لێوەرگیرێ. گەنج وزەیەکی تایە بەڕاستی وزەیەکی جوڵا و کۆڵێ پڕ ئەکتیڤیتایە کە ئەبێ ئاڕاستە بکرێ. ئێمە ئەبینی لە هەموو کۆمەڵگەکانە ئەو گەنجانی کە ئاڕاستە ناکرێن بەڕاستی وزەکانیان وە کۆڵێ ئەمرێت ناتوانرێ بەرە و ئاڕاستەیەکی باش کۆڵێ هەم هەنگاوی پێ بنرێ کە وای لێ بکرێ سوودی بۆ دەوروبەر هەبێ. الحەمدولillah ئێمەش لێرە کۆمەڵی دادگەری سوودی لە
گەنجەکان بینیوە و کۆمەڵێک لە دۆستان کە یان بینی و بەرپسیارەتیان پێدراوە سپاس بەخوا سەرکەوتوون ئەمە ئەو ئاڕاستەیە کە باسیەکەین کە کۆمەڵی دادگەری ئاڕاستەی گەنجەکانی کردووە بەرە و وەکوڵێ باشە بەرە و لە ڕێگەی کۆرس و لە ڕێگەی دەورات و سیمینارەکانەوە ئەو وزەیەی تایە وەکۆڵێ تایەتی کە داینەمۆیەکە بەگەڕی خستووە بە سوودی کۆمەڵگە و بە سوودی وەکۆڵێ دین و ژینمان. کۆمەڵی دادگەری حزب و لیستی گەنجانە؟ حیزب و لیستی گشتیە بەڕاستی، یعنی ناتوانین بڵێن خاصی گەنجە، چونکە ئێمە وەکۆڵێ بەسمانی گەنجایشتیاجی بێتەوە گەنجان ئەتوانین بڵین گەنجان بەشێکی ئەساسی ناو کۆمەڵی دادگەرین کە ئەتوانن ئەو کەشتیەی کە تایەتی تەبعاً پێویستیمان بە هەموو زەوتوانەکان هەیە بۆ ئەو کەسانی کە خاوەن ئەزمونن لە کەسە بەتەمەنەکان بۆ ئەو کەسانی کە وەکوڵێ پێگەیشتون و کامڵن پێویستیمان بەهێز و توانای ئەوانیش هەیە واروها پێویستیمان بەو گەنجانش هەیە کە ئەمانە پێ بگەیەندێن بتوانن وەکوڵێ ئەم کەشتیە بە شێوەیەکی باش لەنگەر بگرێ بە شێوەیەکی باش ئاڕاستە بکرێت و بتوانێت وەکوڵێ سوودی لێ ببینێ. بۆیە ئەتوانین بڵین گەنج پایەکی سەرەکی کۆمەڵی دادگەریە و سوودیشی لێ بینراوە بە پێی پێویست لە ئۆرگانەکانە لەو شوێنانی بەرپرسیارەتیان هەیە لەو شوێنانی کاتێکە کۆمەڵی دادگەری لە ناو حکومەتا بوو بێت وەکوڵێ لە پۆستەکانە سوودی بینیوە ئەگەر ئۆپۆزیسیۆن ببێت لە مووقیفەکانە سوودی لە گەنج بینیوە بۆیە بەشێکی سەرەکی لە ناو کۆمەڵی دادگەریە کۆلە پانتایەکی باشی داگیر کردووە. سپاس بەخوای پەروەردگار کۆمەڵ یەکێکە لەو هێزانێک کە هەر لە سەرەتای دروستبوونیەوە گەنج دروستی کرد گەنج بەڕێوەبەر تا ئێستاش الحەمدولێلا گەنجان پشکی شەریان تێدا هەیە ئەگە سەیرێکی ئامادەبوانیشکەی بۆمان دەردەکەوێت کە بەشێکی زۆری ئامادەبووان گەنجانن و کۆمەڵ بەرهەمی خوێنی گەنجانە با ئەوەمان لەبیر نەچێت کە ئەو کۆمەڵی ئێستا ئێمە لە بەردەستیدا کە ئێستا لە بەردەستماندایەوە ئەمانەتی خوێنی چەندان گەنجە کە خوێنی خۆیان بەخشی ماڵی خۆیان بەخشی سەروەت و سامانی خۆیان بەخشی گەنجەتی خۆیان بەخشی بەو کۆمەڵە بۆیەوە ئەمانەتە لەسەر ئێمەش بە گیانمان بە ماڵمان بە سامانمان دیفاع لەو کۆمەڵە دەکەین و دەپارێزین. ماوەی ڕابردوودا کۆمەڵی دادگەری لە ڕێگەی چەند دەستگایەکەەوە خزمەتی خەڵکی و هەم دەستگای بەخشین هەم نەخۆشخانە و کۆمەڵەکانی بەخشین هەم ناوەندە زانستیەکان و پەروەردەکان و نووری حکمە و دەیانی دیکە زۆربەی ئەم وێزگانەشی بە گەنج پڕکردەوە گەنجان بەڕێوەی دەبن ئەمەش نیشانەوە نییە کۆمەڵی دادگەری ومێدێکی زۆری بە گەنجانەیە بێگومان 100% ئەگەر سەیری ڕێکخراوەکانی کۆمەڵکەی بەشێکی زۆریان لە گەنج پێک دێن سەیری سەنتەری حکمەکەی بەشی زۆریان گەنجن لە خوشکان و لە برایان سەیری بەرنامەی بەخشینەکەی بەشی زۆریان گەنجن سەیری ئەو کۆمەکانە دەکەی کە کۆکرانەوە بۆ غەزە بەشی زۆریان گەنج بوون و گەنج بەڕێوەبردن بێگومان ئەوە نیشانەیەوەیە کە کۆمەڵ گرنگی بە گەنج دەدا و گەنجان پێکاتەیەکی سەرەکی و دانەبراوی کۆمەڵی دادگەرینە. الحەمدوللا کۆمەڵی دادگەری تاکە حیزبێکی دەستپاکە داوێن پاکە کۆمەڵی ئیسلامی شانی ئەوەیە لەم کوردستان نامێنێتەوە خەڵک ئەبێ خۆی شایەتی ئەوە بدا بۆ ئەم حیزبە کۆمەڵی خەڵکی نردوێتەوەیە کە داوێن پاکن دەستپاکن وە لە ڕووی گەنجانیشۆ بە تایبەتی بایەخێکی زۆریاوە بە گەنجان هەم لە ڕووی دین و ڕووی ئەخلاقی دینی و ئەگەر ئەم کۆمەڵی ئیسلامیە نەبێ دڵنیا بن دینداری کزە بێ لاوازە بێ بەهۆی ئەو هەموو پیلانگەڕێەوە کە هاوردویانتە کوردستانەوە بۆ یەک ئێمە داوا لە خەڵکی مسلمان و بە تایبەتی کوردستانی ژەکەین دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی ئەم قوارە سیاسی هەرمێنێت و ئینشاءالله. وڵا کۆمەڵ گرنگی زۆری بە گەنجانداوە هەروەها لە پەروەردەکردنیانەوە لە بەدەمەبوونیان بووە هەر لە ئەرک پێسپارنیان بووە بارسیوانێکی بینی لە پەرلەمانی کوردستان کە ئەندا بوون زۆرنیان گەنج بوون و متمانێکی باشیان بە گەنجانداوە کۆمەڵی دادگەریم متمانەی بە گەنجان هەبوو و گەنجانش هاوکارێکی باشی کۆمەڵی دادگەری بوون. ئەو ناوەندانەی کە هەبووە مەسەن دەستگای نووری حکمەیە مەسەلەی ناوەندەکانی دیکەی وەکو دارە حەدیسە هەندێک ناوەند و وێزگەی دیکە هەیە پێتان وایە کە ئەمە دەورێکی باشی هەبوو لەوەی کە پەروەردەکردنی گەنجان لەلایەن کۆمەڵی دادگەریەوە پشکی شێری پێ سپاس بۆخوا ئەو سەنتەرانەی کە کۆمەڵ دادگەری هەیە بۆ ئەو دەستگانەی کە هەیە بۆ دەستگا پەروەردەکان وەکو دەستگای نووری حکومە وەکو خانەی فەرموودە ینی بەڕاستی دەورێکی کاریگەری هەبووە لە پەروەردەکردنی گەنجانی کۆمەڵگاکەمانە بەڕاستی دەورێکی کاریگەریانە بۆ کۆمەڵە گەنجی چاکی تا پەروەردە بووە و ئێستا خزمەتەکەن لەناو کۆمەڵی دادگەریە.
ئەم حیزبە خزمەتی دین و ژینی خەڵکی کوردی؟ وڵی هەتا سەر پێمان وایە ئیشەڵا ئەم جارە دەنگ بیان بۆ حیزبەی کۆمەڵی دادگەری حیزبەکەیتر نەلەخشاوە نەجوولاوە ئیشەڵا سەرکەوتوو بێ سەرکەوتن بۆ کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە ئیشەڵا ئومێدمان وایە ئەم بە هەموو شوێن و توێژەکانەوە دەنگ بیان بە کۆمەڵی دادگەری کوردستان. هەڵێی ڕاستی و ڕسەنایەتی و جوانی من شۆڕشی چاکسازی و ئاوەدانی هەڵێی ڕاستی و ڕسەنایەتی و جوانی تاپێی نورم خوڕەی کارێزووکانی بۆ نیشتیمان هیوای ئەمڕۆ بەیانی. سڵاوی خواتان لێبێ، سڵاو لە کۆی بینەران و بیسەران بەدڵنیاییەوە کۆمەڵی دادگەری لە ماوەکانی ڕابردوودا بینیوانە بەدانانی نوێنەر لە گەنجان بۆ هەموو ئەو کایانەی کە مشارەکەی تێداکردون لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ گەن سوانێتی خۆی بدۆزێتەوە لەناو کۆمەڵی دادگەریدا. لێرە شجارێکی تر بە فرسەتی دەزانم ڕووکەمە هەموو گەنجانی هەرمی کوردستان بە شێوەیەکی گشتی داوایان لێکم دەنگ و متمانی خۆیان ببەخشن بە لیستی کۆمەڵی دادگەری لە بیریان نەچێ ئەم هەڵبژارنێکی چارەنووساسە لەبەرەوەی دەبێت کۆمەڵی دادگەری نوێنەری هەبێ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر حیزبێکی سیاسی دا ببڕێ لە بەغدا بە جۆرە لە جۆرەکانە توانین بڵین لە کای سیاسیدا دەبڕێ. بۆی ئەمەوەمان لێکە ئەرک و بەرپرسیارەتیمان زیاتر بزانین بەرامبەر نردنی نوێنەری شایستە. واروها داوا دەکەم لە جەماوەری بە تایبەتتر ئیسلام خواست لە هەموو هەرێمی کوردستان بە تایبەت ئەو لایەنانەی کە بڕیاریان داوە نوێنەریان نەبێ ئەمجارە بۆ هەڵبژاردن هانیانە دەم پەیمانی برایەتی نوێ بکەنەوە دەنگ بدەن بە نوێنەرانی لیستی کۆمەڵی دادگەری بە نوێنەری خۆیانیان بزانن و هەموو ئەو لایەنانەی تریش لە ڕابردوودا بینیمانە هەندێک لایەنی تر کە ئەمجارە مشارەکەیان نەکردووە لە قۆناغە زۆر هەستیارەکانە کۆمەڵی دادگەری جێی نەهێشتون بە تەنیا بن بە تایبەت بزوتنەوەی گۆڕان لێرە ڕۆکەم هەموو ئەو جاماوەرە بەڕێزەی بزوتنەوەی گۆڕان داوایان لە یەکەم نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بە نوێنەر و بە برای خۆیان بزانن بیریان نەچێ لەو کاتانەی کە لەمپەری گەورە بۆ بزوتنەوەی گۆڕان دروست دەکرا لەبەرەوەی کۆمەڵی دادگەری مەبادئی وابوو ئەبێ لەگەڵ خەڵکی مەزلوم لەگەڵ حیزبی سیاسی مەزلوما بێ لەو کاتە شاکەستەمی لێ دەکرا کۆمەڵی دادگەری چەندین پۆست و ماف و ئیمتیازی پێدا دەدرا بەس پشت لە حەق بکا و پشتگیری ناحەقی بکە. بەڵام کۆمەڵی دادگەری پەیمانی برایەتی و بەیعەتی نەشکاند نەیدۆڕان نەلەخشا نەترازە بۆیە داوایان لێکم بە تایبەت ئەو لایەنانە وە کۆی جەماوەری هەرێمی کوردستان کۆمەڵەکانی نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بە نوێنەری خۆیان بزانن و بە پشتیوانی خوای گەورە هەڵبژاردنێک ئەتوانین بڵێن بەڕێوە دەچێت کە لە ئاستی تمۆحی خەڵکی هەرێمی کوردستانە بێ و بایکۆتی هەڵبژاردن کێکێکە لەو مەترسیە گەورانی بەردەوام بۆتە هۆکارێک بۆ دیزاین و بۆ تەزویر نەکەنەوە بە فرسەتێک بۆ هێزە دەسەڵاتدارەکان کە بتوانن دیزاین ڕێکخەن بۆ هەڵبژاردنە. ئەگەر زۆرترین هاوڵاتی هەرێمی کوردستان بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بە دڵنیایەوە ناتوانرێ قەبارەی دیزاین و تەزویر بەو شێوە گەورەیە بێ بۆیە پشت بەخوای گەورەی 11 سەرکەوتن بۆ کۆمەڵی دادگەری و بۆ ناردنی نوێنەری گەنج و هەروەها ڕۆڵی کارای گەنجان لە بەشداریکردنیان لە دەنگدان و لە متمانەدا دەبینینەوە پشت بەخوای گەورە سەرکەوتنی گەورە لە ڕێ و لە نزیکە. تا چەند پێتان وایە کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی زۆری بە گەنجان داوە و لە ڕووی پەروەردەشە و خزمەتێکی زۆری گەنجانی کرد. بەخێبێ سەرچاوم بە تاکید جێدەستی کۆمەڵی دادگەری دیارە لە هەموو بوارەکان کە خزمەتی کردووە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی پەروەردەیەوە لە خەمخواردنی گەنجان و لاوان. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کۆمەڵ کە زۆر لەسەری ڕاوەساوە پاراستنی کولتوری ڕەسەنی کوردەواری ئێمەیەوە پاراستنی گەنجەکانمانە لە هەر ئاراستێکی خراپ کە بەداخەوە ئێستا بەدەیان ڕێکخرا و کار دەکات لەسەروی گەنجەکانمان بە ئاراستەی خراپدا ببا بەشتی نابەجێوە سەرقاڵیان کە بێ ئومێدیان بکە بەڵام کۆمەڵی دادگەری کار دەکات لەسەرەوەی کەوا گەنجەکانمان هەم هیمەتیان بەرز بێ و هەم بشین بۆ خزمەتکاری خەڵچون کە خزمەتکردنی خەڵک بە دین ئێمە بە دین دەزانین و خزمەت بە دین و ژینی و خەڵکە بە بەرپرسیارەتی خۆمان دەزانین و کۆمەڵی دادگەری بۆیە کۆمەڵی دادگەری لە زۆربەی بنکە و بارەگا و سنتەرەکانیە دەرسی پەروەردەیی هەیە و دەرسی با بڵێن بەهێزکردنی توانەکانی هەیە بۆ گەنجان بۆ ئەوەی کەوا نەوەیەکی تێگەیشت و پێگەیشت و خاوەن ئەخلاق و ئاکار و دڵسۆز بۆ میشتوانە پڕۆژی زۆرداری و گەندەڵی دەواستێ پەیمان لەگەڵ خوا میلەتم دەباستێ دژی زۆرداری و گەندەڵی دەواستێ. گەنجێک تا چەند پێت وایە کۆمەڵی دادگەری خزمەتێکی باشی بە گەنجان کردووە و ڕۆڵی گەنجانی لە بەرچاو
بێگومان گەورترین چاکە و گەورترین پاداشت و فەزلی کۆمەڵی دادگەری وەکو جەمعێکی سامی بەسەر گەنجان ئەوەیە کە زیاتر هەنی داوان بۆ دەستگرتن بە دینەکەیانەوە کە ئەوە ئاماژی مرۆڤ لە دروستبوونی و لە ژیانیدا هەر ئەوەیە خی پەروەردگارە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون کۆمەڵی دادگەریش لە چوارچێوەیەوەدا هەوڵی داوە هەموو چین و توێژەکان و بە تایبەتریش گەنجان لە ڕێڕەوێکی ڕاست و دروستی شەقامی ئیسلامەتیا بن و بتوانن بۆ شێوازە موارەسەی ئاینی خۆیان بکەن و هەروەها بیگەنە ترۆپک دینەکەی خۆیان کە دینی ئاینی ئیسلامە. لە ماوەی ڕابردوودا پێت وایە ئەو وێزگە و ناوەداری کە کۆمەڵی دادگەری هەیە وەکو دەستگای بەخشین نەخۆشخانەکانی بەخشین کۆمەڵگەی بەخشین و ناوەندی دیکە گەنجانی خستۆتە سەر کار و دەرفەتێکی باشی بۆ گەنجانیش ڕەخساندووە. بێگومان وەکو دەرفەت کۆمەڵی دادگەری هەتاوەکو توانی بێتی لە خزمەتی گەنجانە بووە و لە سەرجەم ڕێکخراوەکانی و لە خزمەتی بوو وەکو دەستگای نووری حیکما وەکو ڕێکخرا و کۆمەڵگەکانی بەخشین وەکو ڕێکخراوی قوتابیان وەکو سەرجەم سەنتەر و ناوەندەکان توانیوتی لەوە خزمەتی گەنجان کات و هەروەها لە ڕووی هەلیکاریشەوە هاوکاریان بێت بە گوێری توانای خۆی. خوێنی لە ناوەندەکانی کۆمەڵی دادگەری چیە خوێنی؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان یەکەم زۆر سپاسی ماسە عەلی باپیریش دەکەم بۆ قسە جوانەکانی لە ڕاستیان ئینسانە بێ ینی دەنبێژێک بێ بۆ حەقیە یعنی چکە بە پەنجەی شایەتمان وەی خاتە مرەکەبەکە و ینی شایەتیارە کە چی حەقە وە دەڵێ یعنی بە کەسێکەوە شایستەی دەنگدانە و شایستەی وێ کە خزمەت بە خەڵک و نیشتیمان بکە زۆر دەستخۆشیەوەش لێ یەکەم لە ڕاستیان من لای نووری حکمانە دەرزی قورآن و شتە خوێنم زۆر سپاسیانەکەم یعنی بەڕاستی خزمەتێکی باش بە مناڵان و گەنجان و هەرێمی کوردستانەکەن. تا چەند دڵخۆشی بە کۆمەڵی دادگەری کە نوورێکی حکمە هەیە ئاوا منداڵەکانت دەنێریتە لای زۆر دڵخۆشم زۆر سەرکەوتوو بن ئینشەڵڵا خوا مەحفوظتان کە خوایە دینی ئیسلام سەرخەی خوایە ئەوەی ڕاستە ڕاستی بۆ بکەی خوایە ئەوەی خراپە خۆت لە کۆڵخۆمانی بۆکەی خوایە دینی ئیسلام سەرخەی ئینشەڵڵا سەرکەوتووە بین بە ئیزنی خوای گەورە زۆر سپاستانە. سەربەخۆی کوردستانە مەباسە سەربەخۆی کوردستانە مەباسە. بەنای خۆی گەورە دیارە کۆمەڵی دادگەری یەکێک لە پرەنسیپ و بەرنامە هەمیشەیەکانی ئەوەیە کە نەوەی ئێستا و نەوەی داهاتوو پەروەردە بکە لەسەر پەروەردەیەکی ڕەسەن و دروست لەسەر بنەمەکانی ئیسلام و دروستکردنی خێزانێکی ڕەسەنی کوردەواری واروەها لابرنی هەموو ئەو لەمپەر و هەموو ئەو ینی خراپانی کە هاتوونەتە ناو کۆمەڵگی کوردیەوە. کۆمەڵی دادگەری هەمیشە سەنگەرێکی بەهێز بووە هەمیشە قەڵغانێکی بەهێز بووە بۆ دروستکردنینەوەی ئێستا و پارێزگاریکردنیان لە هەر جۆرە لادانێکی فکری و ڕەوشتی و ئەمڕۆژ ئێمە هاتوین بۆی کە پشتیوانی لیستی کۆمەڵی دادگەری بکەین 285 بۆەوەی کە ئینشاءڵڵا نوێنەری باش و ڕاستەقینە و داکۆکیکار لە ئەخلاق و ڕەوشتی کۆمەڵگە بەرینە پەرلەمانی عێراق. کۆمەڵی ئیسلامی ڕۆڵێکی بەرچاوی بە گەنجان داوە بەو هەموو ڕێکخراوی قوتابیانمان هەیە ئەو هەموو دام و دەستگای قوتابخانەکانمان هەیە قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەرە و هەروەها سەنتەری حکمەیە کۆمەڵێک دام و دەستگای ترە کە تواندراوە و هەروەها ئەو مامۆسایانە کە ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ بەڕاستی ڕۆڵێکی بەرچاوی هەیە بۆ پەروەردەکردنی قوتابیان ئەمانە هەمووی وای کردووە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی بتوانێت جێی پەنجەی دیار بێ و ڕۆڵی هەبێ لە پاراستنی کەلتوری ڕەسەنایەتی کوردەواری و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام. ئێستا بەرت بە کۆمەڵی دادگەری لە هەر شوێن و جێگایەک بێ خزمەتی خۆی بە توێژی گەنجان گەیاندووە سەبارەت بە دەرماڵی قوتابیان تاوەکو داواکاریەکان جێبەجێ کرا هەموو ڕۆژەکان لە تاوی پارێزگاکان ئەوەندەی پێم کرابێ لەگەڵیان لەسەر خەت بووم باشە بابەتی کێشەی زانکۆلاین کە من لە پەرلەمان بووم هەوڵی جدیم تاوەکو مافەکان بۆ دەستەبەر بکرێت سەبارەت بە نەبوونی هەلیکار و دانەمەزراندن و تێبینی لەسەر بەرنامەی کاری حکوومەت ئێمەش ئەو بۆ نمونە ڕۆڵی کارامانە بووە سەبارەت بە مامۆستانی وانە بێژ و بە مامۆستانی نەمەزراوە مامۆستانی گرێبەست و هەموو ئەوانە بۆیە کۆمەڵ لە هەر شوێنی جێگەدا بێ ڕۆڵی گرنگ و کارای هەیە بە تایبەتتر گەنج و ئێمە پرۆژە و پلان و بەرنامەی زۆر چڕۆپڕمانە بۆ لەسەر ئەو گەنجانەی کە سەرێخوان هەڵەگرنوستنە دەرەوەی وڵات. لە ماوەی ڕابردوودا جەناب بەرکەوتنێکی زۆر هەبوو لەگەڵ زیندانیەکان ئەوانەی کە بە مادە کهولەکان یا مادە سەرکەرەکانەوانە سزا دراون هیچ کاربینی و تا ئەندامێکی حزب ئیسلامیەکان یاخود کەسێک کە پەروەردەی ئەو ناوەندانی ئەوان بوو بێت
تووشی ئەو حاڵەتە بوو بێ یاخود ئەگەر بژبووێ ژمارەکە و ڕێژەکە سەبارەت بە بابەتی چاکسازیەکان نەوەڵات بە خۆشحاڵیەوە هیچ گەنجێکی خاوەن مەبدە و الحەمدلله خاوەن ئاینی تێدا نیە لەوانەیە تاکو تەرایەتیەکەوت بێ بە بۆنی هاوڕێ خراپەوە بەڵام ئێمە ئەوەندەی تێبینیمان کردبێ زۆر دەگمەن بووە و ئەمەوێ ئەوە بڵێم ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بەردەوام خۆل و سیمیناراتی گرنگمان هەبووە بۆ وەعەتی ئەو کۆمەڵ و چینەی کە مدبین بە موادی هۆشبەر و کۆڕ و سیمیناراتی گرنگمان هەبەوە بەندە 6 مانگ وانە بێژ بووە بۆ وشیاری سزادراوانی چاکسازی بۆیە ئێمە هەوڵی جدیمانداوە بۆ ئەوەی کە لە ناو پرۆژه یاسای موادی هۆشبەر کە 52 مادە بوو هەوڵ بدەین ئەم حاڵەتە مەترسیدارە لە هەرێمی کوردستانەکەم خاوەن خەرمانی سەروەری داستانێ شنەی شەماڵی گەرمیان و ژێستانێ ئەوەی گوێبیستی بوون وتە و بۆ چوونی لایەنگرانی کۆمەڵی دادگەری بوو بەتایبەت گەنجان لەسەر ئەوەی کە کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا خزمەتێکی بەرچاوی بە گەنجان کردووە هەم لە ڕووی پەروەردەکردنیانەوە هەم لە ڕێەوە ئۆرگانانی کە هەیبووە توانیوێتی هەلێکی کاری باشیان بۆ بڕەخسێنێ لە هەمان کاتژا بەشێک لە دایک و باوکان قسەیان کرد باسییان دەوە کرد کە کۆمەڵی دادگەری لە زۆرەوە خزمەتی کردن یەکێک لە ڕۆکانەوەیە کە پەروەردەی منداڵەکانی کردوون ئەوان بەهۆی مەشغەڵەتی ژیانەوە لەوەچێ زۆر باش نەتوانن 100% ئەو ئەرکی لەسەریان ڕووی پەروەردەوە بیگێرن بەڵام کۆمەڵی دادگەری لە ڕێگەی دام و دەستگاکانیەوە ئەو فەراغی پڕکردەوە خزمەتێکی بەرچاوی کردو تا بەنامەوە بە یەگەیشتنەوەیکی دیکە بە خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکرد.